پێش ئەوەی مانجی بەرەکەتی خودا لە دەرگا بدات لێرە لە هەولێر دەستی میهرەبانی بۆ سەدان ماڵ درێژ دەکرێت. دەستگای خێرخوازی بەخشین لە هەنگاوێکی مرۆیی و لە کاتێکی هەستیاردا بڕی 65 ملیۆن دیناری وەک هاوکاری مادی بەسەر 300 خێزانی کەم دەرامەتدا دابەش کرد. 65 ملیۆن دینار لە دوو پرۆژەدا دابش دەکەین بەسەر 300 خێزانی هەژار و کەم دەرامەت و نەخۆش و بێباوکان. دیارە ئێمە جگە لەمانە بەڕاستی بەیانیش پرۆژەمان دەوێت لە شاری هەولێر و بۆ هەموو ڕۆژەکان لە هەرێمی کوردستان لە ڕێی نووسینگەکانمانەوە بە هاوکاری خێرخوازان بەردەوام دەبین لە هاوکاریکردنی چینی هەژار و نەدار و نەخۆشان و خاوەن پێداویستی تایبەت و بێباوکان. ئەمە تەنیا دابەشکردنی پارە نییە، بەڵکو گەڕانەوەی ئومێدە بۆ ئەو باوکانەی دەستیان خاڵیە و ئەو دایکانەی چاویان لە خێرخوازانە تا سفرەی ڕەمەزانیان ڕەنجین بکەن. کاتێک گوێمان لە دایکێک دەبێت دەڵێت لە خۆشییا خەوم لێ نەکەوتووە، تێدەگەین کە ئازاری هەژاری چەندە قورسە و دەستی میهرەبانیش چەندە مەزنە. نیعمەتەکە ئەڵای بوونا بێژم یێ زانی شوێدی خەولی نەکاتیە خودی شەهەدە خەولی نەکاتیە حتا بانکی سپێدەدا لە خەنیان یعنی کاکە نکات دوو مانگە پەرەی کەرەبای نەدەن دە کەرەبایش برن یعنی یە هەی لە خەنیان نەنووسی حتا کەرەبایش نەبرن پەرەی دوو مانگە سێ مانگە نەدا ڕاستی خودی خێرابن ویسید نەخۆش لە ماڵوەستیانیان چاویان نادین نابیناین بابیان جەڵدە لێی داوا نەخۆشی دڵێتی چەندێ بڵێ زەر کەسێک مێعیشەکە بکە زۆر درم خۆش بە لەبەرەوەی کە ئێستا مانجی ڕەمەزان دێت و پێویستم پێیت و مندارم هەیە نەخۆشە لە مارێ بای هەموو مانجی ڕەمەزانشمان نەکە بایمان نیوەی مانجی ڕەمەزانێمان بکە ئەم زۆریان لێ مەمنونم خوا خێریان بنووسی یا ڕەبی خوا و کەسانەی کە ئەو بەهەستاینە بەو خێرەی خوای گەورە 100,000 هەندایان پاداش بداتەوە. بۆ پێشوازی لە مانجی ڕەمەزان هیچ شتێک لە تێرکردنی سگی برسیەک و دڵخۆشکردنی ماڵی هەژارێک گرنگتر نییە. لە ماڵمەتەی دەستگای خێرخوازی بەخشین 300 خانەوادە سوودمەند بوون، 200یان لە ڕێگای زەرفێکی بچووکەوە بڕی 200,000 دیناریان پێدراو، 100 دیکەش بڕی 250,000 دیناریان پێبەخشرا. وەک بەرپرسانی دەستگاکە دەڵێن ئەمە کۆتاوێزگە نابێت، بەڵکو لە ڕۆژانی داهاتوودا پرۆژەکان بەردەوام دەبن تاوەکو زۆرترین خانەوادە لێی سوودمەند بن. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.